چێک لە بابەتە گرنگەکانی یان لە پێک هاتە سەرکیەکانی بەرەمێنانی فیلم و سینەما بابەتی دەنگ میوزیک و هەروەها ساوندی فێدیان کاریگەرە دەنگیەکانەکە پشکی شێریان بەرئەکەوێت لە جوانترکردن یاخود باشترکردنی گەیاندنی پەیامی فیلمەکە ئەمانەش دیارە تایبەتن بە کەسانی پسپۆڕ و شارەزا کە کاریان بە تایبەت لەسەرەوە بوارەیە لە چەند ڕۆژی ڕابردووە بەڕێز مامۆستا توانا حەمە لە پەیجی فیلم سازان قسە و باسی لەسەرم بابەتە کرد و ئەمڕۆژ لە کوردسات مەگەزین قسە و باسەکانمان چرترەکەینەوە لەگەڵ بەڕێزیان مامۆستا توانا زۆر بەخێر بێ ئێوارە باش بەڕێستان لە کۆڵەری میوزیکن لەسەر بابەتی میوزیک قسە بکەین ئێمە لە دوای ساڵی 20ەکانەوەی تر وردە وردە حیوار و گفتوگۆ و بابەتی کاریگەری دەنگی و ئەوانە هاتنێ بواری سینەما بەڵام پێشتر میوزیکیان هەر بەکارهێنا لە سینەمایە ڕاستە و خۆ بوو با من چڕیکەمەوە لەسەر هەرێمی کوردستان ئێمە لەسەر باشووری کوردستان بە تایبەت ئایا میوزیکی سینەماییمان هەیە؟ ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ قۆناغەکانی پێشوخۆ دەزانین تا ئێستا لە باشووری کوردستان سینەما هەنگاوێکی ئەو توی نێناوەکە بەڕاستی وێنێ ڕازگویانە قسە بکەین کە جێی دڵخۆشی بێ لە چاو ئەو نەتەوانی کە دراوسێمان بەڵام ئەوەی کەمای خۆشحاڵیە کە پرۆسەیەکێ لە سەرەتا خەریکین هێواشێواش هەم مەسائلی سینەما هەم توێگەیشتنوان بۆ سینەما هەم کرانەوەی بەشی سینەما ئەمانە هەمووی سەرەتایەکی باشن بەڵام ئەوەی کە ئەگەر بڵێن سینەمامان هەیە بەڕاستی من تۆزێک ئەبێ ڕازگویانە بڵم هێشتا نەگەشتوینەوەی کە بڵێن سینەمامان هەیە کە سینەماشمان نەبوو هەموو باسەکانی کە ڕەبتی هەیە بە یا پەیوەندی هەیە بە سینەماوە تەمان لە ئاستی ئەو سینەمایەکە لە سەرەتایە ئێمە بە پێی قۆناغە مێژوویەکان ئەتوانین بڵین سەرەتایەکمان هەیە بۆ تێگەیشتن لە کاریگەری موزیک لە شانۆیە لە چیرۆکە تەمسیلەکانی کە لە ڕابردووە بەرهەممان هێناوە لە ڕادیۆ دەست پێەکە تا ئەگاتە ئەم ساتە وەختە تێگەیشتنێکێ بۆ گرنگی میوزیک لە نێو کارە هونەرەکانە نەک تەنها لە بواری سینەما بەڵکو لە پێشانگاکانە یا بۆ خۆت لە هەر کارێکی مێدیایە موزیک ڕۆڵێکی کاریگەری تێگەشتنەکە هەیە لە باشووری کوردستانە بەڵام نەگەشتوتە ئاستێکی ئەوەی کە ستراکچەرێک بۆ مۆسیقای کوردی دروست بکەین و ناسنامەیەکمان هەبێت لە شێوازی موزیکدانانی کوردی و ئەم نەبوونی ناسنامەیە لە موزیکی کوردیە نەمانتوانێت بیکەین بە سمبولێک بۆ ناسینەوەی موزیکی کوردی کەمێک گرفتە بەڵام وەکوتم ئێمە لە قۆناغێکی سەرەتایی دروستکردنی سینەما وەکو پسپۆڕی هەموو میوزیسیانەکانی ئەتوانێت میوزیکی فیلم بکە یان ئەمە پسپۆڕێکی تایبەت و جیاوازترە لە بواری میوزیک هەردووکی ئێستا زۆربەی کات ئەتوانرێت بۆ کەسێک کۆمپۆزەرێکی باشە موزیسیانێکی باشە گەر فیلمێکی تێ بەپێی تێڕوانینی خۆی توانای ئەوەی هەیە کە لەگەڵ وێنەکانە موزیکێک پراوپڕی ئەم ئەحداسانی ئەم چیرۆکانە دروست بکە و لە بەس لە دەروی دنیا بەڵێک بەشێکە لە پسپۆڕی و خەڵکانێکی ئەبەس موزیکی فیلمە خوێنن بە تایبەتی لە ئەمریکا کە خۆتانەزان لە بواری سینەما یەکێکە لە دیارترینە وڵاتانی و لە ڕووی بەرهەمێنانیشەوە بڵێ خوێندنی موزیک لە و چڕکردنەوەی لە بڵین سکۆری فلیمە ئەوە ینی اختصاسە ئەوەی لە کوردستانە هەیە ڕوتێکی بڵین خۆڕستکانەیە زۆرجار موزیسیانێک هاتووە لەوانەیە ئاکادیمی بێ لەوانەیە تەنها نۆتە بزانێت بەپێی تێڕوانینی خۆی سەیری گرتەکانەکە و مۆسیقایەکی بۆ دروستەکە ئەگەر بڵین ئاستی تێگەیشتنی دەرهێنەرەکە لەو ئاستایە بوو بێ کە بیەوێ موزیکێک دروست بکە لەگەڵ دراماکەی یا لەگەڵ فیلمەکە هاوتەری بنیا گونجاو بن زۆر باشە منەمێ باسیەوەت لەگەڵا بکەم ئێمە باسی سینەمامان کردو چەند ماوەیەکی زۆر ئێمە لە مەگەزین قسەی لەسەرەکەین باس لە مۆرکی سینەمای کوردیەکەین ئەگەر باس لە مۆرکی میوزیکی سینەمای کوردی بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ شمشاڵ و جوزەل و ئەوە یان پێویستی بە چیترە یان یەکرێکو میوزیکی جیانی ئیشیتیا بکرێتەوە بەڵام چۆن مۆرکەکەی پێ بەخشرێت بەڵێ من ئەتوان بە نمونەیەک بڵێم بۆ نمونە فیلمێکمان هەیە لە ناوچەیەکی گەرمیان یا بوون لە هەورامان ئەکرێ ئەو موزیسیانەی کە بڵین کە لەگەڵ دەرهێنەرەکە کارەکە ئەتوانێت موزیکێکی جازدا بنێ لەگەڵ سروشتی ناوچەکە بگونجێ لەگەڵ ئەحداسەکە تۆزە زەحمەتەکە ئێمە باسی ناسنامە بکەین لە ناو میوزیکا بەو شێوە چڕە نییە کە بڵین ناسنامەیە کە بڵین شمشاڵێک یا جوزەلێک بەپی گرتەکان ئەگەر نمونە بینینەوە لە فیلمەکانی بەهمەنی قوبادی تا ڕادەیەک ئایدنتی کوردی لە بەشێکە دیارە یاری هەستەکەی کە مۆسیقایە شتێکی
ناسنامەیەکی کوردی پێوەدیا ئەگەر لە فیلمە مێژوویەکانەوانی کە بە تایبەتی لە هۆڵیوودا بەرامێنرێ سەیری بکە ئەگەڕێتەوە گەر باسی یۆنانی کۆنەکە لەو تێمانە و لەو موزیکە فۆلکلۆریانە کاریان کردووە کە لە یۆنانی کۆنا بەکارهاتوون بەڵام لە فۆرمی ئۆرکسترایەکە و دووبارە دروستکردنەوە بڵین کۆمپۆزیشنیان کردێتەوە جارێکتر بەڵام ئایدیاکە من دڵنیام هەر موزیسیانێک لە دنیا کە لەسەر فیلمێکی شەکە ڕیسێرچێکی زۆر زۆرەکە لەگەڵ ئەحداسەکانە و چ جۆرە موزیکێک دابنێ کە ئەو ناسنامەی هەوێ ئەگەر ئێمە میوزیکێک دروستکەین باس لە ئێستا ئەکا خۆ ناکرێ بۆ نمونە هۆرەیەکی لەگەڵ میکسکەی بڵێنەما بۆی ناسنامەی مۆسیقای کوردی تیاابێ بەپی جۆری فیلمەکە و ژانرای فیلمەکە زۆر دیارەکە بڵنە کۆمیدیە جۆری موزیکەکەی چۆنە یا بڵێن تراژیدیە یا بڵێن مێژوویە هەچ بوارەکە بەپی بوارەکانە چینە بەڵام ئەگەر بێت و کۆمپۆزەرێکی کورد بێ ئیش لەسەر تێما موزیکە کوردیەکان بکە ئۆتۆماتیکێن خۆی ناسنامەیەکی کوردیە چێتە ناو موزیکی فیلمەکەەوە زۆر باشە لەسەر ئاستی تاگەمە کۆمەڵک کەسمان هەیە کە کارەکەن لەم بوارەیە بۆ نمونە کارزان مەحموودیانی هەندێک هەوڵی هەبووە بۆ ئەوی کا لەسەر میوزیکی کوردی بکا لە نێو فیلمە ئەم هەوڵانە باشن ینی هیچ بابەتێکیان پێکاوە کە بەوەی شانازی بکەین بەدڵنیایی کارزانێکێکە لە کەسە باشەکان و توانیوتی لە ئاستی دەریشەوە متمانەی ئەو بەدەستبێنە کە خەڵاتی باشترین کۆمپۆزەری فیلم لە ساڵانی ڕابردووە بەدەستبێنێ و لە ماوەی ڕابردووە چەند ساڵێک لەم بەرهێ من دەریامان هەیە کە هەر لە سەر ئاستی نەودەوڵەتیە توانێت خەڵاتی باشترین دروستکردنی موزیکی فیلم بێنێەوە چەندانی مامۆستا نەورۆز و چەندین کەسمان هەیە بەڵام لەبەرەوەی بەرهەمێنانی فیلم کەمە و کۆمپۆزەرەکانی ئێمە ژیان موسیانەکانیمەوە چانسان نییە کە لە فیلمێکە بڵین موزیک بکەن یا زۆر دەرهێنەری کوردێ تێگەشتنی نییە بەرامبەری موزیک لەبەرەوەی باجەتەکەی زۆر کەمە بەپی پێویست نیە هەمیشەوێ لەو شتانی ترکەم کاتەوە بۆی کار لەسەر وێنە بکەوە ئەوەی کە خۆی بۆیە زۆر جار هەستەکەین کە میوزیکەکان لە ڕێگای یوتیوبەوە داونلود کراون یا موسیقایەکی سیدیەکە بەکاریان ناوە جێبەجێکردنی موزیکە نەک بڵین موزیک دانان زۆر باشە کە باس لە ژانری فیلمەکەین بە تایبەت ئەوانەی کە ئێمە فیلمەکان سیرەکەین چاڕاتەیەک ئۆرکێستین ینی میوزیکی فیلمی جیهانی ئەکری ئێمە شەر بە هەمان شێوە ئیشی لەسەر بکەین و بەڵام کوردیانە بێ یان تایپیتری جیاواسی ئەکرێت ینی بەپی فیلمەکە ناڵم ژانرای فیلمەکە دیارەکە بە چه فۆرمێک ئیشی لەسەرەکەین بۆ نمونە فیلمانی کە ئەگەر کاشنە بڵین جۆری فیلم زۆر ئەو فیلمانی کە ئەچنە ئاستێکی هوەریەوە کە پیشەسازی سینەما نەک بازرگانی سینەما ئەوانی کە لە فۆرمی پیشەسازیان هەمیشە ئۆرکسترێکی گەورە کاریان بۆکە و کۆمپۆزەری زۆر گەورە کاری بۆکە و ئەتوان بڵێن بودجەیەکی زۆر زەبەلاحج بۆ موزیکەکە دائنێن ئەمە بەپی توانا و ئاستی فیلمەکە مۆسیقاکەش دیارەکە بۆیە مرجنی هەموو کاتێ لەوانەیە لە ڕێگای بە ساوند ئیفێکتەوە بتوانانی مۆسیقای فیلمەکە دروستکەی بەڵام ئەوی کە لە دنیاکەیش لێکن زیاتر هەوڵێن کە ئۆرکسترایەکی زۆر باش موزیکە ئازکە کۆمپۆزەرێکی زۆر باش موزیکەکەی بنووسێ بە تایبەتی ئەو فیلمانی کە دڵنیان کە ئەتوانن لەو ساڵانە خەڵاتی ئۆسکار بەرن یا بتوان لە فستیڤالەکانە پێشبڕکەی پێ بکەن و خەڵات بەرێت چکە و خەڵاتانە تەسەورەکەم بەس لە کوردستانە بۆ شێوەیە بێ کە هیچ بڕێکی پارە نادرێت بۆ کەسێکە خەڵاتەکەی بۆرە بەڵام لە دنیای خەڵاتێکی زۆری مادیە بە کە ئەمەش دیسانە بجەیەکە گەڕێتەوە بۆ ناو فیلمەکە لە ڕووی بزنسەوە بیری لەکەنەوە کە ئەبێ موزیکەکەش بتوانێت بڕێک پارە ڕاکێشێتەوە ناو کارەکە و ئاستی فیلمەکەشمان لە ئاستێکی باشە بێ لێرە بۆ نمونە ئەگەر کەسێک فیلمێک تەواوکە ئەم هەنگاوانەمان هەیە ینی میوزیسیانێک بێ دانیشە سەری کۆتایی فیناڵی فیلمەکە بکات و دواتر کۆمپۆز بکات و بینوسێت و میوزیکەکەی بۆ بژەنن یان هەر سود لە میوزیکە جیهانیەکان وەرەگرینەوە زۆربەی کات ئێمە موزیکی تریانی بۆ منم لە فستیڤاڵا دانیشتوم 4-5 کورتە فیلم یەک جۆرە میوزیک بەکارهات و ئێمە تەنها لەو فیلم و درامایانی یا لەو کورتە فیلمانی کە من بینی و من قسە لەسەر ئەوانی خۆمەکەم بە تایبەتی لە باشووری کوردستانە ئیش لەسەر تێمایەکە غەمگین بۆ نمونە ئامێرێکی باڵەبانە دووکێکی بۆن ئەحداسێکە ئەوێ کە بۆ نەبینەرەکە بخاتە گریان یعنی ئیش لەسەر چەمکی غەمگینی کراوە ینی تێگەیشتنەکەمان لەسەر موزیک لاوانەوەی وەکو چۆن لە فیلم و بابەتەکانی ترژە هەمیشە ئەمانێت دیوە تراژیدەکەی
کورد پیشان بین بۆ دیوە تراژیدەکە هەمیشە پێویستمان بە مۆسیقایەکی غەمگینیە بە جۆرێکە لە مۆسیقای لاوانەوەی بۆی زۆربەی کات سەیرم کردووە بەس تەنها ئەو جۆرە موزیکانە بەکارەکە لە بنەڕەتیشە ئەو جۆرە موزیکانە بەشێکی کوردی نین ینی بۆ نمونە ئەرمەنیە یۆنانیە هاتوونیا بۆ نمونە بەشێک لە ساوندتراکی فیلمێکە دریان ناو کردوونەتە ژێر ئەو فیلمی کە بەرهەماتۆ بەس ئەگەر وەکو بڵێ کە کۆمپۆزەرێک دانیشتووە بەوردی موزیکوکە هەمانە دایان ئیشمان هەیە بەڵام نەبووە بڵین بە کللتورێک کە بەڵێک کە من دیکۆمنتاریەکەکەم فیلمێکی کورتە فیلمێکەکەم بەڵێک ئەبێ موزیسیانێک بێت موزیکەکەیم بۆ دروستکە هەرچەنە ئاستی ئەکادیمی موزیسیانی کورد لە بواری ژانڕای فیلمی سینەمایە بە دڵنیایی ئەزانم لە چه ئاستێکا و ئاستێکی ئەوە نییە بەڵام هەموو ئەو ناوچانی تریش کە لە بواری موسیقایی فیلمە ئاستا لە ئاستێکی باشان لەم سەرەتایەوە دەستیان پێ کردو من بە بڕای من لە بەشی سینەما کە لە زانکۆی سەلاحەدین و سلێمانی و لەگەڵ ئەگەر هەڵە نەبنە دووەکیشێ ئەمانە پێویستە ئەگەر لە ڕێگای ئەوەی کە دەرسەوانەیەکیش لەسەر سینەما مۆسیقا لە سینەما نەخوێن بەڵام هەوڵ بن بە میوانداریکردنی کەسانێک کە پسپۆڕن لە بوارە بێن بزانن ئایا گرنگی موزیک چییە لەگەڵ وێنە ئایا ئێمە لە سینەما تەنها ڕاستە وێنە گرنگە بەڵام ئایا موزیک ئەتوانێت چیمان بۆ کە ئەم ئەوێنێت چەند خێراتر بگەێنێ ببینەر باشترکردنی بابەتەکانە بە تاکید و گەیاندنیانە لە ڕابردوو ئەمە هەندێک درامای شانۆیمانەیە کە کراوە گەڕێنەوە مێژوەکان بۆ ساڵی هەفتاهشتاکان پێم وابێ هەر ڕاستە خۆ بە لێم ئەندێک میوزیکی بۆ کراوە ئەمانە کرێ هەنگاوێکی وەک هەنگاوێکی سەرەتایی ئەگەر لێ کۆڵینی لەسەر بکرێ ئاماژی پێ بدرێ یان ئەوانە هەر شتێکی سادەی وچیتر بەڕێی من ئێمە ئەگەر بۆ نمونە کە زۆر جار باز لە سینەماکاران باز لە سینەماکەن یەکسەرە گەڕێنەوەڵێن بۆ برانی لۆمێر یەکەم گرتێوی کە شەمەندە فەرەکەیە بەرە ڕووی خەڵکەکە و خەڵکەکە ینی دایم ستۆرێکە ئاژێڕینەوە ئێمە شەبێ بەڕێی منیش بێ ئێمەش لەو ستۆریانەوە دەست پێکەین من بەقوب من لە لایڤی بڵین ئەو بابەتی کە لە بڵیت لە ڕێگای پیجی فیلم سازهانەوە پێشکەشم کرد من لە رادیۆ باسیەکەم لە چیرۆکی تەمسیلیەوە کە بە تایبەتی ڕەفیق چالاکە توان ڕۆڵێکی زۆر کارای هەبوو ئەوان لە ناو موزیکانە زۆر جار بڵێن قادردیلان ئەسفی کردووە و زۆر جار ئەکتەرەکان قادردیلان بووە علی مەردان بووە و تایر تۆفیق بووە کە ڕۆڵی ئەکتەرەکانیان بینیوە لە چیرۆکی تەمسیل ئێمە توانینەمە بە قۆناغێک بناسێنین کە بڵێ موزیک و چیرۆک هەنگاوێک لە پێشتریست وێنە دروست بێ ئێمە هەنگاوەکەمان ناوە کە وێنەش دروستە بێ هەمان ستۆری ئەگوێزینەوە بۆ فۆرمی تەلەڤیزیۆنی وەکو ئەی کە بڵێن خولە چەخماخە و لانەوازانوانە بەڵام بەشێکیان هاتوون وەکو ئێستا بیزەوە وەکو ئێستا موزیکەکان هێناوە کردویانتە ژێری و هەندێک جار موزیکی تریان بەکارهێناوە زۆر جار ئەوە نییە موزیسیانێک لە وەکو حەی لە ناو ئیشەکە ئیشی کردبێ بەڵام هەرەوەی کە من لە بیداەتی قسەکانەوەتم تێگەیشتنمان هەبوو بۆ گرنگی و کاریگەری موزیک لەسەر دراما و لەسەر چیرۆک و وەگەاندنی پەیامەکە بەڵام ئەتوانی ئێمە ئەمانە بکەین بە قۆناغێکی سەرەتایی ئەمە و دوای ئەوەی ئەو درامانەی لە قۆناغی ئەگەر بگەینە سەر ژاڵە وەکو یەکێک لە باشترین دراماکانی مێژووی ئەتوانم بڵێن باشووری کوردستان ئەگەر بە هەموو پێوەرەکانیش نەبێ بەس بۆ تێگەشتنیوە کە تا ئێستا ئەم درامایە لە ناو یادگی خەڵکا بوونی ماوەتەوە سەرەکەی موزیکەکەشی لە ناو یادەوەری خەڵکا ماوەتەوە لە دوایم قۆناغەوە ئەو درامانەی بڵێن گەردەلوول کە بەرهەم هاتووە مەمی ئالان بەرهەم هاتووە هەستەکەی تێگەشتنی ئەو خەڵکانی کە کۆن لە بواری دراما و فیلمە کاریان کردو تێگەشتەکان باشتر بیرمان نەچێت کە هەموو دراماکان بە شێوەیەک موزیکی دانراوی بۆ کرا ئەوانەی بڵێن حسێن میسری و ئەو چەند دانێش کە بڵێن لە ئاستێکی ئەتوانم بڵێم لە ڕووی بڵین تەسویر و ئەو بنەما سینەمایی و یا بڵین درامیانە زیاتر لە ناو خەڵکا ماونەتەوە ئەو کۆمەڵەیە کە ناومانێنە ئەمانش سەرێکەین بە جۆرێک لە جۆرەکان موزیکیان بۆ دروست کردو و تێگەیشتن هەبووە کەواتە لەو چی لەو ئەگەر بگەڕێنەوە بۆ نەوەیەکی هەشتاکان یا بڵێن هەفتاکان تێگەیشتنیان باشتر بووە لەسەر تێگەیشتن بۆ دروستکردنی موزیکی سینەما وەک لەو نەوە تازەی کە ئێستا تەکنەلۆژیایەکی زۆر بێ هێز لە بەردەستمانەیە کە ئەتوانین لە ڕێگای هەر ساوند ئیفێکتی یا بڵین سامپلەری ئەو پرۆگرامانی کە ئێستا دەیان پرۆگرامی دروستکردنی موزیکەیە کە زۆر ئاسانکاری هەیە هەر فیلمەکە ناو پرۆگرامەکە ئەتوانی بە کۆمەڵێ سامپڵ بتوانین جوانتری موزیک دروستکەی هێشتا تێگەشتنەکە نەگەشتوتە ئەوەی کە لە ڕابردووە هەبووە دەستە خۆش بێت بەشێکی کەمی پرۆگرامەکە ماوە ئەی بەخشمە بەڕێسە لەسەر و کتێبانەی کە وەک لێ کۆڵینەوە لەسەر بواری میوزیک و ئەوە کردوتە زۆر بە کورتی بۆمان باس بکەی ئامادەیان کردو بووی هەر بەرگی کتێبەکانی بەڵێ من بەڕاستی ژمارەیەکی زۆر ئەتوانم بڵێم سەر و
ئەتوان بڵێم 300 وتاری زانستیم دەربارەی میوزیک نووسیوە و 5 کتێبم بڵاو بۆتەوە بەڕاستی تۆزێک لەبەرەوەی کە بواری چاپ و بڵاوکردنەوە و ڕۆشنبیری میوزیک لە ئاستێکی لاوازایە چکە خۆتان نەزانن کە ئەو کتێبانی کە چاپیانەکەی پێویستی بە فرۆشەیە هێشتا خوێنەری کتێبە موزیکەکان یا هونەرەکان لە ئاستێکی لاوازە هەر بۆ کتێبخانەکەشمان کتێبخانەیەکی لاوازە لەم بوارەشە ئەوەی کە من هەوڵێکی بچووکە لە بواری موزیکا کەیاومانە تا ئێستا 5 کتێبە و ژمارەیەکی زۆر کتێبی تر هەیە کە مەڕێگاون بۆ چاپ ساڵانە بیانی بە هەموو هەوڵێکەوە هەوڵما 1-2 کتێب چاپ بکەم ئیشەڵا بۆ ئەم ساڵیش ئەگەرم زۆرفە بیڵێ بتوانم 1-2 کتێبی تر چاپ بکەین و بتوانم مەکتەبەی کە لە بواری موزیکا هەمانە بتوانین فراوانتریکەین.